چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوارەمی ببەستێت. ئەندامانی ئەو حزبەش چاویان لەو گۆڕانکاریانەیە کە پێشبینی دەکرێت لە کۆنگرەدا ڕووبدات، بەتایبەت گۆڕانکاری لە پەیکەری ڕێکخراوەی و ڕێخستنی یەکێتیدا. بەپێی زانیاریەکانی کوردستان 24 چەند بیرۆکەیەک هەیە بۆ پەیکەری نوێی یەکێتی لە ئاستی باڵادا کە سەرجەمیان لە کۆنگرەدا پێشنیاز دەکرێن و بەدەنگی ئەندامانی کۆنگرەیەک لا دەکرێنەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەو حزبە دەڵێت کۆنگرەی چوارەم کۆنگرەی ئۆرگانەکانی یەکێتیە، بۆیە پێویستە گوێ لە داواکاری کادران بگرین. لەم کۆنگرەیە دەبی هەوڵی ئەوە بدەین جێ لە کادر ڕابگرین زیاتر، هەوڵی ئەوە بدەین کە هەریەکە هەست بکە کە جێی پەنجەی دیارە بە پەیڕۆ پرۆگرام و بە سیاست و بە بەرنامەی اقتصادی و بە بەرنامەی ئیداری و چاکسازیەکان و دەبی بە شێوەیەک ئەم کۆنگرە دەرباز ببێ کە هەموو کادیرانی یەکێتی جا ئەندامی کۆنگرە بێ و دەرچوو بێ بۆ کۆنگرە یا دەرنەچوو بۆ کۆنگرە خۆی بە سەرکەوتوو بزانن، چونکە گەیەکێتی کۆنگرەکەی سەرکەوتوو بێ هەمومان براوین، ئەگەر کۆنگرەکەش سەرکەوتونە بێ هەمومان دۆڕاوین. یەکێتی دەیەوێت لەم کۆنگرەیەدا استراتیژێکی تایبەت دابڕێژێت بۆ ئەوەی بتوانێت لە ئاست پێداویستیەکانی حزبەکە و خەڵکی کوردستاندا بێت. ئەندامێکی کۆنگرەی چواریش چاکسازی و گۆڕینی پەیکەری یەکێتی بە پێویستیەکی سەرەکی دەزانێت. لە ڕاستیە ئاڵگۆڕێک بەسەر پەیکەرەکە و هەیکەلەکەیە دێت و ئەمە ژواردە بۆ خۆ گونجاندن لەگەڵ مەسەن حیزبێکی سۆسیال دیموکراتی جیهانی و لە هەمان کاتیشا پێویستی بە گۆڕینی ناوەڕۆک و مەفاهیم و چەمکەکان و تێگەیشتنی بۆ مەسەلەن فکر و ئیدۆلۆژیا و سیاست و بارودۆخی سیاسی کوردستانی عێراقی و وەڵام بە پێداویستی کۆمەلگاکەی بداتەوە بێگومان، یعنی مەسەلەن هەموو کۆنگرەیەک لە هەموو حیزبەکە مەسەلەن بەتەنها نابێ گۆڕینی شکل و فۆرمەکەی بێ بەتەنیا، پێویستی بە هەیکەلەیەکی تەنزیمی تازە مەسەن پێکاتەکەی چۆن نەخوازێ. بەپێی زانیاریەکانی کوردستان 24 چەند بیرۆکەیەک هەیە بۆ بەڕێوەبردننی یەکێتی لە ئاستی باڵادا کە یەکێکیان ئەوەیە کەسی یەکەم وەک سەرۆک یاخود سکرتێری گشتی لە ڕووی کارگێڕی و سیاسی و ئابووریەوە چەند یاریدەدەرێکی هەبێت. بیرۆکەیەکی دیکەش بە پێویستی دەزانێت کەسی یەکەم یەک جێگر یاخود زیاتری هەبێت بە تەواوی دەسەڵاتەکانیانەوە. سەرجەمی ئەم بابەتانەش لە کۆنگرەدا یەکلا دەکرێنەوە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.